بینەرانی عزیز سڵاوتان لێبێت بەر لە دەستپێک داوای لێبوردنەکەم کە بەهۆی کۆچی دوایی باوکمەوە لە 2 هەفتەی ڕابردوو من نەمتوانی لە خزمەتتان نابم بە سوپاسەوە کە کاروان ڕەحمان دووەڵقەی ڕابردووی پێشکەش کرد سوپاسی تەواوی ستافەکەکەم لە شاری سلێمانی و شاری هەولێر بەرنامەی ئەم شەوی وێنە گەورەکە تایبەتە بە قسەکردن لەسەر باسێک یاخود پرسێکی گەرمی هەفتە کە ناکرێ هەروەکو پرسێکی ئاسایی سەیری بکەین و بەسەر ڕاگەیاندن و بەسەر حکوومەت و بەسەر پارتە سیاسیەکانە تێپەڕێت. حەشدی شەعبی لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 5 جار سەنگەر یاخود ساترەکانی هێزی پێشمەرگەی کوردستانی بۆردومان کردووە لە میحوەری شەنگال. وتەبێژی حەشدی شەعبی ئەڵێت پێشمەرگە براو هاوبەشمان پەیوەندیەکی ئاست بەرزیشمان هەیە پێکەوە. پرسیارەکە ئەوەیە ئایا دەبێت کورد بەم وەڵامانە بەم ئیجراعاتە سادە و ساکارانە ڕازی بێت یاخود نابێ بە سۆزەوە بڕوانێتە مەسەلەکە و ئەبێت وەکو وترێت کاغەزی بەتاڵ بخوێنێتەوە لەم پرسانە و وەکو جاری جاران نەکەوێتە هەڵەوە. وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان یاخود وتەبێژی وەزارەتەکە ئاماژە بەوادا کە ئێمە ئەمە بەکارێکی ڕێکخراوی حەشت نازانین بەڵام لە ئەگەری دووبارە بوونەوەی وەڵامی توندمانە بێت یاخود وەڵاممانە بێت و فەرماندەیەکی هێزی پێشمەرگە لە میحوەری شەنگال ئاماژە بەوادا کە وەڵامی حەشتیان ناوەتەوە و ئەوانیش بەردەوام بوون لە بۆردومانەکە. قسەکەشەوەیە ئەگەر بە هەڵە بووە بۆچی ینی وەکو وترێ فعل و ڕەد فعل هەبووە لەوێ ئایا ئەمە کارێکی ڕێکخراو نییە وەکو ئێوە شاگەدارن لە ماوەی ڕابردوودا لە دووز لە ناوچەکانی دیکە ئەمە یەکەم جار نییە کە حەشت و هێزی پێشمەرگەی کوردستان گرژی لە نێوانیان ڕوەدا. پرسیارەکەشەوەیە ئایا ئەبێت کورد لە ئێستادا چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا بکات بۆی لە داهاتوودا نەبێت بە مەترسیەکی لە داعش مەترسیدارتر. فەرماندەیەکی حەشت قەیس خەزعەلی ئەوانەی متابعە کە ناگەدارن ڕایگەیاندبوو کە دوای ئەوەی داعش شەنگالی داگیر کرد و لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە ئازاد کرایەوە ئەو بە ئازادکردن ناوی ناباڵێت دیسان داگیر کراوەتەوە. ئەمە نیەت و بیرکردنەوە و دنیابینی حەشدی شەعبی و ئەو هێزە چەکدارانەیە بۆ هێزی پێشمەرگە و هەنگاوەکانی هەرێمی کوردستان. ئایا ئەبێت چی بکرێت؟ ئەزیزانم بۆم بەرنامەیە من 4 میوانی ئەزیز و بەڕێزم هەیە لە شاری هەولێرەوە. خاتوو بەهار عەبدوڕەحمان بڕیاردەری لیژنەی پێشمەرگە لە پارلەمانی کوردستان لەگەڵمانە بێت لێرەش لە شاری سلێمانی هەرێک لە بەڕێزان کاک حەسەن جیات ئەندامی پێشووی لیژنەی یاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق کاک ڕەوف ڕەباتی کارگێڕی لقی سلێمانی پارتی دیموکراتی کوردستان هەروەها مامۆستا بوران محەممەد پەرلەمانتاری پێشووی عێراق لێرە حەزوریانەیە زۆر بە خیراتنتانەکەم سەرسەر و سەرچاوماناتن. کاک حەسەن گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم جەنابتان لە لیژنەی بەرگری و ئاسایش بوون و لە ماوەی ڕابردوودا بڕاستە لەو فترەیە ڕەنگە حەشت وەکو ناوی حەشتی شەعبی وجودی نەبوو بێ بەڵام میلیشیاکان و ئەوانەی باڵە جیاوازەکانی حەشت بوونیانە بۆ دواتر لە ژێر چەتری حەشتی شەعبیا کۆکرانەوە. هێندەی ئێوە تێبینیتان کرد بێ و بە گوێرەی شارەزایی خۆتان ئەم هەنگاوانەی حەشت لە ئێستادا هەنگاوی چۆن بڵێ خۆڕسک و بێبەرنامە و ناڕێکخراون یاخود بە ئەنقەست ئەکرێن؟ بەڵێ زۆر سپاس. ئەو تەسریحانی کە ئێستا باس کرد جنابێت پێشتریش بە لەوەی حەشت ئەم شەخصانی کە ئێستا قسەیان کردووە و ئەوەی کە باست کرد قەیس خەزعەلی دایمە قسەی تون بۆ بەرامبەر هەرێمی کوردستان بەڵام ئەمە ناکاتە گشت حەشتی شەعبی. حەشتی شەعبی سەلامیانە ئێسەی بە مقتەدە سەدرا سەرایەتریانە ئێسەی بە ئەهلی حەقا خۆراسانیە زۆر ئەمە سید ئامار حەکیمانیان هەرێکی کاتەوە جهێکی هەیە بۆیە ناکرێت ئەو بە قیاس لەسەر هەمویان حساب بکەی بەڵام ئەو خەڵکانش لەناو حەشتی شەعبی هەن. من ئەمێ بچمەوە بۆ دوو شتی زۆر گرنگ یعنی حەشتی شەعبی یەکەم زەمان و زەمینەی دروستبوونەکەی چییە؟ بۆ گرنگە نابێ ئێمە هەر خوێندنەوەیکی کوردانی بۆ بکەین با خوێندنەوەیکی عێراقیانش بۆ بکەین. لە زەمان و زەمینەیەکا دروست بوو جێش عێراقی زۆر خراپشکا هیچی بەدەستەوە نەمابووە تا نزیکی بەغا هاتبوون تا نزیکی مەتاریش هاتبوون داعش ئەمان دروست بوون وەکو لەسەر فتوای ئاتڵاستانی و زۆر دەوریان بینی لەوەی کە بیگرنەوە و دوایی توانیان بەرەبەرە هاوشانی جێشی عێراقی دەوری خۆیان هەبینی و تەسیحاتی خۆشیان هەندا لەو شەڕە. ئەو کاتە کە لەسەر ئەوانە دروست بوو لەسەر فتوای مەرجعیە ڕێیەکی وا هەبوو کە ئەگەر شەڕی مووسڵ تەواو بێ شەڕی داعش تەواو بێ مەرجعیە خۆی چۆن دروستی کردن دەتوانێت بڵێ جیهادی کەفایی تر زەمینەی نییە سپاسانەکەین
سەرتان بۆ دانێن بۆ شەی دەکاتان بچن بۆ ماڵ بەڵام ئێستا مشکلەکەی چییە ئێستا بوو بە قانون بوو بە ئەمری واقع و بودجەی بۆ دیاری هەر بوو بە قانون ئەمجارگەر قانونەکەیش دوایی تەفاسیل گەرەک بە هەندێک خاڵی تایە باسەکەم ئێستا بوو بە قانون بۆیە کورد دەبێ یەکەم بە قانون لەگەڵیان قسە بکات دوو مەرجەعیان قادی عامی قواتی مسلحەیە واتە عبادیەتەوە بێ لەگەڵ عبادی قسە بکەی سێ لەناو حەجری شعبیش ڕێیە معتەدل و مەسئولە معتەدل و فەرماندەکان وەکەوەی کەوتەوە ناتق ڕسمیەکانیان ئەوانە مخاتبە بکەیت کە ئەوانیش ڕێگیری بکەن لەو نوع خەڵکە و دڕەوەی کە قساکەن لەسەر کورد و کوردەبێ بگەڕێت شوێنەکەی خۆی جگە لە حەجری شعبی هەندێک جار ڕموزی گەورەی عێراقیش دەڵێنە بێ کورد بگەڕێتەوە بۆ مەسەڵەن مالکی جارێکیان هەروای وتی کوردەبێ بگەڕێتەوە شوێنەکانی بەر لەوەی داعش بێت و شتیوە ئەم کێشانە معلقن و هەڵبماونەتەوە وكورد دەبێ قەناتی حواری هەرە بێ هەمویان بناسێ وەسائلی کورد چییە یەکەم قانون محکەمە هەیە لەبەری لە مۆنا هێزێکی قانونین ئەو لایەنانەی کە لەگەڵ کووردا دۆستنەوە ئەو لایەنە وا بکەن وەکو فشارێک بەکاربێنن عبادی قادی عامی خۆت مسلحەی بە پێی قانونەکە ئەو مەرجعیان و پەیوەندیان بە ئەوە هەیە پەیوەستیان بە ئەوە هەیە بە پێی قانونی حەجری شعبی لە سەروی هەمووشیانەوە ئەگەر کێشەی گەورە دروست بکەن مەرجعی هەیە کە مەرجعەیەکی حەکیمە و ئەتوانێت کە بەحیان بکات ئەو کاتە مەرجعیەتی وەکو خۆت ئاماژەت پێدا ڕایگەیان دەبوو کە ئەمە کۆمەڵێک هێزی چەکداری کاتین بۆ قۆناغێکی کاتی و تێپەڕن کوردیش هەروە مامەڵی لەگەڵ کرد ینی ئەوەیە وترێ لە سیاسەتە دووربینی بوونی نەبوو لای بەرپرسانی هەرێمی کوردستان ئایا ئەبێ ئێستا چی بکرێت ینی من هەمیشە و قسەی دووبارە ئەکەمەوە چارەسەر و هەنگاوە گرنگەکان نابەمە کۆتایی بەرنامەکە لە 30 ثانیە پرسیارت لێ بکەم ئێستا پێم بڵێ بەڕای تۆ بەرپرسانی هەرێمی کوردستان ئەبێت چی بکەن بۆی نەکەونە هەڵەوە دیسان دوولایانی حەجی شعبی قەزەیەکی کوردی نییە بڵێ پەیوەندی بە کوردەوە هەیە خەربەتەیان هەبێ لە بەغدا سەرپێچی بکەن پێشەری مافی مرۆڤ بکەن ولا تەقاریر منەظەمە دەوڵەتەکانە باسی پێشەکاری مافی مرۆڤ بکەن لە فەلوجە خەڵکان سەرنقوم کردووە لە وانیان هەیە قضية عراقية عبادي لي مسؤولة وقانون لي مسؤولة قانون يعني هي أما وكو عراقي وكو إما أجر حالسيك لمثلا منطقة شنغال رويدا دبي منال لجنة تنسيق مان هي دبي لجنة تنسيق كا زور بواضح يقسان قلبك كاك حسن أما جبوادر تنها روداويك نبو أما بين جمجارة دوباره بيتهم لدوزيش شري قوري عنكر ولا شوێنی تر و خەڵکێکی زۆریش لە دووز لە خانەخین بوون بە حەج شعبی و سەدان من لە بەرنامەیەکی پێشووتر ئاماژەم بە ژمارەکانیشدا کە پێ چی قەنات هەیە بەکاری بێنی و نیکەیتە قەزەی خۆت تەنیا کە تۆ کورد زدی حەجی شعبیە ئێمە لەم شەڕە پێکەوە بووین و هەندێک شوێن لە جەولا و سعدیە ینی ئەوان شوێنێکیان پێ نابێ بە لۆجیکی هێز مامەڵە بکا کورد وەڵام ئێستا نەشتێکی وا گەورە بووە تۆ وەڵام کاری بکەیت و هێز بەرامبەری بەکاربێنی حادسەیەک بۆ تۆ وەڵامت داوەتەوە حادسەیەک بۆ تەنسیقت هەیە لەگەڵیان مەکتەبی ئەوەشمان هەیە و ئەمریکەکانیش بێبێنیتە سەر خات ئەمریکەکانیش مەسئول لە مەنتەقەی موسڵ دەوریان هەیە لەجێی تەنسیقەکان ئەمریکەکانیان مستەشاری چاکیان لە هەرێمی کوردستان لە عێراقیش ئەوانش بێنە سەر خات زۆر سپاس دەکەم کاک حەسەن کاک ڕەوفگەر بێمە لای جەنابەت لەگەڵ جەنابەت زیاتر لە ڕووە حزبیەکەوە ینی هەر یەک بەپێی اختصاسەکە بەوەی بتوانین شتی جیاواز بڵین ینی قسەیەک لەسەر ئەوە هەیە ئەوترێت تا نێوماڵی کورد نێوماڵێکی شپرزە و پەرتەوازە بێت تا لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانی یەک دەنگ و یەک ڕەنگ لە پرسە نەتەوەیی و گرنگ و دوورمەودا و استراتیژیەکان وەکو یەک دەست جەستە مامەڵە نەکەن بە ئاسانی زەفەر بە کوورد دەبرێت و وەک چۆنەڵێ پەرتیکە و زاڵ بە بەسەریە ئەبێ ئێستا پارتە سیاسەکان چۆن مامەڵە بکەن وایە ئەکرێ پارتە سیاسەکان وەکو هەر ڕووداوێکی ئاسایی مامەڵە لەگەڵ هەنگاوەکانی حەشتی شعبیا بکەن چکەوتری لە ئێستاە داعش هەیە ڕەنگە لە داهاتوو ئەوەی پێویست بێ بەرەنگاری بیتەوە حەشت بێت بەڵێ زۆر سپاس بۆتە بێگومان وەک خۆ دەڵێ پێویستە بەڕاستی وێنە گەورەکە ببینین من وای بۆچم پێویستە ئێمە سەرەتا بزانین ئەم هێزە کە دروست بوو بنەماکانی چی بوو بنەما فکریەکانی چی بوو استراتیژ و سیاست و دیسکۆرسی پشتی دروستبوونی ئەم هێزە چی بوو لە ڕاستیە ئەم هێزە خۆی هێزێکی مەذهبی و هێزێکی تایەفی بوو و بە بڕیاری مەرجعەتی تەقلیدی شیعی دروست بوو پاشان من پێم وایە بە شێوەیەک وەک ئەوترێ ئینفۆرماڵ بوو ناڕسمی بوو دوایی کردیان بە فۆرماڵ ڕسمیەتیان پێە ئەو ڕسمیەت پێیانە من پێم وایە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت هەڵەی هەندێک لە فراکسیۆنەکان و بورە لە پەرلەمانتارانی کوردی شتیا بوو بەڕاستی کە دەنگیان نابە و یاسایە کە حەشتی شعبی لە هێزێکی و میلیشیایەکی مەزەبی ناڕسمیەوە کرا بە هێزێکی ڕسمی و بەشێک لە سوپای عێراق بێگومان نزیکەی 140,000 لە حەشتی شعبی
هەر یەکەی مانگی 900,000 دینار ئەمە لە موازنەی عراقیە دیاریکرا و بەڕێزان هەردووکیان ئەندام پەرلەمان بوون باشتر ئەزانن. ئێستا ئەم هێزە ئێمە بینین هێزێکی جێچەڵکی، هێزێک بەڕاستی فرەناوند، هێزێک بێ دیسیپلین، هێزێک بێ فەلسەفەی عەسکەری، هێزێک بە ئاشکرا جێچەڵەکە لەم لا لەولا. من هەستەکەم ئەم هێزە ئەجەندایەکی تایبەتی خۆی هەیە و ئەجەندایەکی سیاسی و استراتیژێکی دوورمەودای هەیە. کەواتە تۆ لەگەڵ ڕایەنیت کە خۆشت ئاماژت پێدا ئەمانە هێزیەکن فرەڕان، ینی فرە بۆچوونن لە ناویانە ئەم سیرێکی کەسێکی میانڕەوە ئەو کەسێکی تونڕەوە، بەڵکو هەموو ئەمانش بە بەرنامە ئەکرێن و لە ئەنجامە ئەو استراتیژیەی ئەو هەدەفەی بۆیان دیاری کراوە ئەبێ بیپێکن. بەتەکید من پێم وایە ئەمانە لەبەرەوەی تۆ ئەگەر تەماشای ڕفتارەکانیان بکەیت، یعنی وەکو هێزێکی عسکەری بەشێک لە جێشی عراقی و پەیوەست بە فەلسەفەی عسکەری عراقی چۆن سوپای پاسدارانی ئێران لە سوپای فەرمی ئێران بەهێزترە و بەهێزتر بووە لە ڕابردوودا. ئێستش حەشدی شعبی نەک ینی بەشێک نییە لە سوپای عێراق، بەڵکو زۆر لە سوپای فەرمی عێراق و نیزامی عێراق بەهێزترە و گەر بڕوانیتە لۆگۆ و شتەکانیشیان زۆر لە سوپای پاسدارانی ئێرانەوە. بەتەکید دوێنەکەەوە ئاکەوێتەوە بزەبەت، ینی تەسەوڕەکەی ئێستا بەپی ڕفتارەکانیان ئەمانە بە زەبط و ڕفتی عسکەری و بە بنەما عسکەریەکانی سوپای عراقی و پەیوەست نابن. ئەمانە یعنی هێزێکن بەڕاستی زیاتر میلیشیاین وەکو میلیشیاکانی حوسیەکان لە یەمەن، وەکو میلیشیاکانی حیزبڵڵا لە لوبنان و ئەو میلیشیانەی کە هەمیشە جێچەڵ و تەنگەژەی سیاسی و ئەمنی و عسکەری بۆ وڵاتەکانیان دروست دەکەن. بۆیە من پێم وایە پێویستە هێز سیاسیەکانی کوردستان بە شێوەیەکی دەستە جەمعی و ئیجماعێکی کوردیانە هەڵوێز وەرگرن لە بەرامبەر ئەم ڕفتارانەدا و مخاطبی حکومەتی عێراق. هەڵوێستەکە چۆن بێت؟ کاک حەسەن ئاماژەی بەوەدا نابێ منطق و لۆجیکی هێز بەکاربهێنرێت تا زمانی گفتوگۆ هەبێ. ئێوە پێتان وایە ئەبێت چۆن هەڵوێست وەربگیرێت؟ من قەناعەتم وایە پێویستە فشار دروست بکرێت لەسەر ئاسی هەرێمی کوردستان و لەسەر فشارەکە چۆن بێت؟ فشارەکە چۆن بێ؟ بۆ نمونە لە سەرەتاوە ئەم هێزانە کە ئەجەندایەکی زیاتر ئیقلیمی و ئێرانیان هەبوو بەڕاستی هەر بە شێوازێکی ڕسمی حکوومەتی ئێرانی داوای کردکەوە لە ڕێگای حاجی عومران و سمیلکاوە ڕێگا بکرێتەوە بۆی هێز بنێرێ بۆ سووریا. ئەوە بوو بە فشاری حکوومەتی هەرێمی کوردستان و ڕەدانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو داواکاری ڕەفس کرایەوە بەڕاستی. بۆیە پێویستە ئەمانە بخرێنە ژێر فشاری یاساوە و سەرەتا مخاطبەی حکوومەتی عراقی بکرێەوە بەڕاستی بەرگریەک دابنرێ بۆ ئەم هێزە، پاشان خۆ ناکرێت ئەو تۆپ بە پێشمەرگەوە بنێ و پێشمەرگە گوڵبارانیان بکا بەڕاستی. لەبەرەوە ئەبێ پێش هەموو شتێ لە ڕێگای دیبلۆماسیەوە، پاشان لە ڕێگای یاساوی، پاشان لە ڕێگای فشاری ناوخۆ و کۆمەڵگەی مەدەنی و ڕاگەیاندنەوە و پاشان وەرگرتنی قەناعەت و بڕوا و فشاری ئیقلیمی و نێودەوڵەتی کەش بۆەوەی کەوا بربەسێ بۆ ئەم هێزە دابنێ. چکم ئەم هێزانە ئەگەر وا بێ پەرچەکردداری خراپتریان ئەبێ و ئەبێت بربەستێکی وا دابنرێت کە دووبارە بوونەوەی نەبێت. چکم ئەگەر دووبارە ببێتەوە بەڕاستی تۆ ناتوانیت دەرگاکانی خۆت بخەیتە سەر پێشتیان ئەو ناوچانەی زمانی گفتوگۆ بەردەوام بەڵێ یان ئەو ناوچانەی کە پێشمەرگە بە قارەمانەتی و بە خوێن ڕزگاری کردووە ئەمان بێن ئەجێندای سیاسی و استراتیژی تایبەتی خۆیانی تا جێبەجێ. زۆر سپاس دەکەم مامۆستا بڕانیانی. باس لەوە کرێت حەشدی شعبی بە فەرمانی مەرجعیەتی باڵای شیعەکان دروست کراوە و سەرەتا پێوترا میلیشیا و پێوترا هێزێکی ناڕێکخرا و کۆمەڵە چەکداری ناڕێکخرا و بەڵام ئێستا وەتای بینین بە نیزامی کراون، ڕێکخراون، بودجەیان بۆ دیاری کراوە و لەلایەن حکوومەتی عێراقیەوە بە فەرمی مامەڵەیان لەگەڵا ئەکرێت و سەرپەرشتی ئەکرێن. واتە چیتر هێزێک نین کە هەنگاوێک بنێن تۆ بە هەنگاوێکی ئاسایی و خۆڕسکانی وەربگری. یەکێ لە فەرماندەکانی پێشمەرگە باس لەوە کاڵێت ئەمە پاساوێکی زۆر زۆر لاوازە کە بە هەڵە بۆردومانی ساتر و سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستانیان کردو چکەکانی ئێستا زۆر پێشکەوتون و هەڵە ناکەن. کەواتە ئەبێت چۆن مامەڵە بکرێت؟ زۆر سپاس. دیارە حەشدی شعبی ینی ئەو گروپە چەکدارانی کە هەن زیاتر لە 20 گروپن سەر بە کەسایەتی سیاسیەکان، سەر بە حزابەکان، سەر بە حرەکاتەکانن، چ لە ئاستی شخصیەکان و سەر بە حوسێنیەکانن و حەشدی شعبی نمونەیەک نییە باوەڕێ نمونەیەکی تازە بێت لەم منطقە. ئێستا باسی
سوپای پاسدارانی ئێران کرد لەوە پێش ئەگەر بچنێ کۆنتر زمانی عوسمانی جێشی انکشاری هەبوو کە بە هەمان شێوە دروست بوو ئەگەر سەرەتای شەڕی جیهانی یەکەم تەماشاگەی قواتی لیڤی هەبوو بە هەمان شێوە و شەبانە هەبوو ئەمانە هەموو ئەو میلیشیانە بوون کە بە گوێرەی پێداویستی و زەڕورەتی حکوومەتەکان دروست بوونە و کە دروست بوونە حکوومەت بیری لە بەرژەوەندی خۆی کرد لە حاڵەتێکی خەتەرا بووە کارکردنیشیان دیار بوو بەڵام چەکدار بووی غیر منەظەم و میلیشیا بوونە ئەوانەی کە من باسم کردن بەم شێوەیە تقریبا باڵێن شتێکی نامۆ نییە لەم ناوچە لە ڕۆژڵاتی ناوەڕاست لە عراقدا لە ڕووی مێژوویەوە دێنە سەر ئەوەی حەشدی شعبی بە تایبەت حەشدی شعبی دروست بوو لە زمان و زمینەیەکە دروست بوو کە حکوومەتی عراق جێشەکەی باڵێن سوپاکەی ئینهیاری کرد و سوپایەکی بەزی بوو نەیتوانی داکۆکی لە مووسڵ بکە لەو منطقانە بکە تاوەکو حتا لە بەغاش بکە سمع و ناوبانگی لە ناو شەقامی عێراقیە هیچ نەک هەرتەنە ناو شەقامیان بەڵکو لە سەنگەری بەرەنگاربوونەوەی لەگەڵ داعش نەیتوانی مقاومەت بکە بۆیە شیعە لەما ئەبێ بزانین ئێمە ڕاستە وەکو بەعقلێکی تەناخ وەکو کوردێک تەماشای نەکەین شیعە لەم حاڵەتە چی بکردایە جێشێکی دروست کرد و سوپایەکی دروست کرد بۆی دیفاع بکەوە ئەوەشی نەکردایە ئێستا شیعە لە عێراق نەما و ئێرانیش کەوتبووە خەتەرەوە لە ڕاستیە بەڵام ئەوەی کە دروست بووە ئێستا کە حەشدی شعبیە ئەم حەشدی شعبیە وەکو چۆن باسی مێژووم کرد لە مێژووە ئەو جێشانە کێشیان لەگەڵ خەڵکا بووە کێشیان لە نێو خۆشیانە بووە لەگەڵ حکوومەتەکانیش بوونە بۆ نمونە جێشی ئینکشاری هەر دەوڵەتی عوسمانی خۆی خستیانە مەعسکەرێکەوە لە مەعسکەرێک خەریکردن بە تۆپ لیدەن هەموویانی کوشت ئەوە کێشەی نێوان حکوومەتوان بوو ئەم مەسەلان لە تاریخە زۆر جار دووبارێتەوە تەسەوڕ نەکەین ئەمە تەنیا ئێمە بزانین کێشەی لەگەڵی مابێ احتیمالیش هەیە کێشەمان لەگەڵیان هەبێ بەڵام یەک تۆز بڕۆینەوە تەماشای مێژووی ئێمە و شیعە بکەین من وای بینم من ویستم لەسەر خاڵە بەڵێ مێژووی ئێمە و شیعە کێشەمان نەبووە درێژای مێژوو لە زمانی مەرجعیەتی سەید محسن حەکیم و هەتاوەکو ئێستەی ئایەتوڵا سەید زستانی کێشەمان نەبووە موقفیان باشە فتوایان باشە پەیوەندیان باشە جگە لەوەش ئێمە لە خەبات و تێکەوشان و لەم ئۆپۆزیسیۆن پێکەوە بوونە خەباتمان کردووە و لە دوای ئەوەش 2003 و ڕوخانی سەدامیش هاتون کاری هاوبەشمان هەبووە زۆربەی قانونەکانمان تێپەڕاندووە تەسبیتی فدرالیە تێنەگەڵا کردوین و دەستورمان تێپەڕانەوە پێکەوە هەموو ئەبێ ئەمانە لە بەرچاو بگرین یعنی لە حاڵەتی باڵێ ئۆپراسیۆنەکانە کێشەی عسکەری ئەبێ مناوەشاتی عسکەری ئەبێ لەم لاولولا ئێمە کڕیاری نەبین بەڕێی من چونکم ئێمە وەکو چی بکرێن کڕیاری نابی لە کاتێشەکە بۆ ئەزانم بەس ئەمە ترسەکەی جارێت لەسەر ترسەکە قسە بکەم دوایەوە ئەگەر یارمەتی بدەیت حەشدی شعبی خۆیان ئێستا بە عەمەلی وەکوتم بزیات لە 20 گروپن بەڵام دوو بەشن بەشێکیان ئەوەیە کە مەرجعیت ینی کاریگەری لەسەریان هەیە و ئەوانیش متەئسرن بە مەرجعیتەوە بەشەکەی تریان متەئسرن و کاریگەری ینی باڵێ کاریگەری ویلایەتی فەقیهان لەسەرە هەر خۆیان بۆ خۆیان کێشەیان هەیە لە نێو خۆیانە لە ڕووی ئایدۆلۆجیەوە لە ڕووی بیرکردنەوە کێشەیان ئەمە کێشەی گەورەیە ئاسان نییە ئەم کێشەیە و ئەمان ئەو هێزە گەورە کە لەم ینی کە تەمسیلی شیعەکانەکە شیعی عێراقا وەکوتم کە لە بەشێکیان متەئسرین بە ویلایەتی فەقیهەوە لەژێر تەئسیری ئێرانان و پەیوەندیان هەیە لە یەک حلفان لە سمود و تەسەدی لەگەڵ ئێران و لەگەڵ حزب اللهی لوبنان و ئەوانە ئێمە نازانم کە حق نییە وا بەرەوپیری ئەم شەڕە بڕۆین تەسەوڕ نەکەین ئەم شەڕە بیکەین شەڕێکی حاسم و لە قازانجمانە من پێم باشە ینی ئەمە زۆر بە عەقڵێکی استراتیژی ئیدارە بکرێ و ینی ڕوئایەکی وازحمان هەبێ و دۆستایەتی شیعە ئێمە دۆستمان بوونە ئەم دۆستایەتی بەردەوام بێ و ئەو خلافاتی کە هەیە لە کوردستانە لەناو حزبە سیاسەکان ڕەنگ نەداتەوە لە قەزە استراتیژیەکانە قەزێکی ئاوەستا باس لەوا کرد لە دوای 2003 و پێش 2003 کێشەی کورد لەگەڵ سونەی عێراق بوو کە سەدام ڕابەرایەتیە کردن باس لەوا کرد لە دوای 2003ەوە کێشەکە ئەبێ بە کێشەی خاک وەکە ئەبێ بە کێشەی خاک زۆرترین خاکی هەرێمی کوردستان کە کێشەی لەسەر دروست بێت و ئێستا دابڕێنراوە لە دەرەوەی ئیدارەی هەرێمە لەگەڵ شیعەتەوە تووشی کێشە و بەرکەوتن ئەبی بەعکسە بە پێچوانەوە تەماشاکە لە مووسڵە سونەیە لە کەرکووکە ئەوە سونەکانن تۆ بڕوانیتە کەرکووک بە هەمان شێوە تۆ سەیری خانەقین کە ئەگەر وێ زۆربەی کێشەمان لەگەڵ سونەکان هەیە بەڵام شیعە باڵادەستن لە عێراقا شیعە زۆرینەی دانیشتوانی عێراقن زۆرینەی پێکاتی سیاسیان پێکێناوە و شیعە ینی نەوعێک ئەووای کرد تووشی نەوعێک لە مەغروورێت بوون ئەمە مانای ئەوە نییە من با بچینەوە سەر مادەی 140 شیعەی عێراق و ئەوانەی لە دەسەڵاتیشن هیچ شتێک ناکەن کە لە بەرژەوەندی سونەکان نابێ وایان پێ باشە مەگەر سونە ئەوەی شتێک بە جوودی خۆیان بیبڕنەوە لە بەشی خۆیان باشە
لە ئێستاە ئەگەر کێشەی کورد لەگەڵ شیعەنیە و لەگەڵ سونەیە مادەی 140 کە شیعەکان یعنی لە مالیکیەوە لە جعفەریەوە لە عەبادیەوە ئەتوانن جێبەجێکەن بۆ جێبەجێ نەکراوە ینی تۆ من لێدوانی مختەدا سەدرت بیرەخەمەوە ینی لە کۆڕ و کۆبوونەوەکانی لە خوتبەکانی وە لەلایەن ئەو کەسانی کە لایەنگری مختەدا سەدرن لە کەرکووک باس لەواکەن کە خوێن ئەڕێژن لە پێناوی کەرکووکە گەر کورد داوای بکاتەوە سەیری قەیس غەزالی کە ئەڵێت شنگال لەلایەن پێشمەرگەوە داگیر کراوە ینی چۆن کێشەی خاک نییە نا من ناڵێ مەزین چۆنە بە قسە دەکەم کێشەی خەکجار ئێمە لەگەڵ سونە شەمانە کێشەی خاکە و سونە درێغی نەکرد هەتاوەکو بەهێز بوون لە عێراق لە 100 ساڵی ڕابردووە هیچ ئەوەندەی کە سونە بە کوردی کردووە یەک لە 100 ئەوەی شیعە بە کوردی نەکردووە باش ئەمە با واضح بێ ملەتەکەمان ینی لەوە ئاگادار بێ و هەن ئەویش کە ئاگادارە باش و بە ئێستاشەوە سونە ئەوەی پێ بکری هەتاوەکو دەسڵاتیان هەبووە لە مووسڵا نجەیفەکان و هەتاوەکو حەویجەیەکان نەمانتوانێ ئێمە لە پەرلەمانی عێراق یەک قسە بکەین ئەوان دە قسەیان کردو بەرامبەرەوە لەسەر ئەو قەزایان لەسەر جێبەجێکردنی مادەی 140 و مادەی 140 تەنها مەسەلەیەک بەڕێی من ینی بەڕێی من تەنها نییە بڵێ مەسەلەیەکە بەدەست سونەیە بەدەست شیعەیە ینی مادەی 140 خۆی بەعدێکی ئەقلیمی دەولیشی هەیە و لەگەڵ ئەوە شیعەمانەوە شیعە عەرەبن خۆ شیعە کوردین بە عەقڵی من بیر ناکەنەوە بەسەر خواستی من بیر ناکەنەوە ئەوانیش خۆ نایەن ئەوە کەرکووک دەمێ بەڵام ئایا ئێمە چی بکەین بەرامبەر ئەوە و ئێمە چیمان کردو لەوە پێش بەڕاستەکەم من دواتر دێمە وڵات بۆی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە چمە لای بەهار خان دووبارە بەخێر بیت ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم جەنابتان بڕیاردەری لیژنەی پێشمەرگەن لە پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان جگەلەوەی کە لە ئێستادا پەک خراوە و هیچ ناکات و پەرلەمانتاران بۆ خۆیان لە ماڵەوەن بەڵام قسە لەسەرەوەکرێک کە لیژنەکان ینی بە شێوەیەک لە شێوەکان کارەکانی خۆیانەکەن ئێوە وەکو لیژنەی پێشمەرگە چی لەسەر ڕوبەڕووبوونەوە یاخود بردومانەکانی حەشدی شعبی کە چەند بارە بۆتەوە بۆ سەر یاخود سنووری هێزی پێشمەرگەی کوردستان تا چەندە ئاگادارن و ینی پێشاد و گۆڕانکاریەکان و شتی تازە لەو بارەیەوە چییە؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاو لە میوانەکان و بەڕێستان و بینەران پێشەوەی وەڵامی پرسیارەکە بەمەوانەیە سەرخۆشی لە بەڕێز ئەەکەم کە تازیەتان هەبووە دواخەمتان بێ ئیشەڵڵا دیارە مەسلەی حەشدی شعبی من پێم وایە یەکێکە لە مەترسیە گەورەکان دوای ئازادکردنی مووسڵ و پێم وایە دەنگدانی هەندێک لە پەرلەمانتاران و فراکسیۆنە کوردیەکان هەڵەیەکی مێژوویی بووە کە کردویانە و بۆ مێژوش دەستخۆشی لە لایەنە ئیسلامیەکانەکەم کە هاتنە دەرەوانێ و دەستخۆشی لە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوژەکەم کە یەکەم کەس بوو هاتە دەرەوە لە کاتی گفتوگۆکردنی ئەو یاسایەیە پێم وا بێ هەڵەیەکی مێژوویی کراوە کە حەشدی شعبی بەو شێوەیە بە یاسایی کراوە چونکە ئێمە لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و گرفت ئەبینەوانەیە کە لە پێشتریشە هەمان بووە ئەوە ئیدامەی ئەبێ ئێمە ئەزانین لە هەرێمی کوردستانە وەکو کورد پێش ئەوەی هەرێمێکی سربەخۆبین کێشەیەکی مێژوویمان هەیە لەگەڵ حکوومەتە یەک لە دوای یەکەکانی ناوەندا پێم وایە ئەو کێشەیە هەتاکو ئێستا بەردەوامە و ئیدامەشی ئەبێت و دوای ئازادکردنی مووسڵ ڕەنگە ئەو کێشەیە قوڵتریش ببێتەوانێ لەو ڕۆوانێک کە حەشدی شعبی لەسەر بنەمایەکی تائیفی و مەزهەبی دروست بووە کە ئەمە یەکێکە لە مەترسیەکان کە ئەجندای ئیقلیمیش جێبەجێ بکات ئەمە مەترسیەک ئەبێ بۆ هەرێمی کوردستان کە ئەبێ ئامادەباشی بۆ بکرێت و هەروەها مەترسیەکی تری ئەوەیە کە بکرێتە بەدیلێک بۆ جەیشی عێراقی چونکە ئەزانین یەکێک لەو کێشانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە مەسلەی بە موئەسەسی نەکردن و ڕێگنەخستنی هێزی سەربازیە بۆیە یەکێک لە مەترسیەکانی تر ئەوەیە کە حەشدی شعبی بکرێتە بەدیل بۆ جەیش و ئەو شێوە موئەسەساتی کە هەیە تێک بدات کە ئەمە بەڕاستی مەترسیەکی گەورە ئەبێ و هەروەها لە ڕوویەکی ترەوانەیە کە ئێمە مادەی 140مان هەیە لە دەستورە کە لە 2005 جوانێ کە پێشتر مادەیەکی تر بۆ دواتر گۆڕا بە مادەی 140 هەتاکو ئێستا کە لە دەستورە وەکو مافێکی دەستوری بۆ هەرێمی کوردستان و بۆ چەند لایەنێکی کە چەسپێنراوە تا ئێستا ئەو مادەیە جێبەجێ نەکراوە و ئەو مافە دەستوریانەی کە ئێمە وەکو کورد هەمانە زامن نەکراوە لە ئێستاە کاتێک کە حەشدی شعبی بە یاسایی ئەکرێت لە کاتێکە کە هێزی پێشمەرگە هێزێکە کە چەندین ساڵە هەیە خەبات ئەکا مێژووی هەیە
جگەلەوە کە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر هێزی پێشمەرگە هێزێکی قارەمان بووە تەنانەت بۆتە سمبول لەسەر ئاستی نێودەوڵەتی هێزی پێشمەرگە یاسایەکی ئاوای بۆ دەرناکرێ بەڵام لە ماوەی پێکێنانی ساڵێک بۆ 2 ساڵ حەشدی شعبی یاسای بۆ دەرئەکرێت و کە یاساشی بۆ دەرکرا هەموو ئەزانین ئەو کەسانەی کە قانونین و خەڵکی ڕۆشنبیر ئەزانێ چمانە و مەدلولێکی قوڵی هەیە کە تەنها ئەوە نییە کە بە یاسایی کراوە بەڵکو و بوجەی بۆ تەرخان ئەکرێ دەسەڵاتی پێ ئەدرێ کۆمەڵێشتی لەو بابەتە بۆیە لە ڕاستیە حەشدی شعبی یەکێکە لە مەترسیە گەورەکان و کورد ئەبێت بڕوانامەت هەڵگری بڕوانامەن لە بواری یاسا و شارەزای قانونن من ئەمەوێ لەو ینی ئەمە بخۆزمەوە بۆ یە و پرسیارت لێ بکەم جارانە وترای حەشدی شعبی میلیشیایە هێزێکی نانیزامیە هێزێکی ناڕێکخراوە بە شێوەیەک لە شێوەکان خاوەنددارەتی نەکراوە بە فەرمی بێخاوەن بووە باشە بەڵام ئێستا حکوومەتی عێراقی دوایەوەی کە لە بودجەیە جێگەیە کاتەوە ژمارەیان دیارریەکە پارەیان بۆ تەرخانەکە هەست ناکەی لەم ڕووەوە کورد باشتر ورتر و ژیرانەتر ئەتوانێت مامەڵە بکات لەوەی کە سکاڵا بکات دژ بە حەشدی شعبی لە محکەمەی فیدراڵی بێ لە هەر جێگەیەک بێ کە بتوانێت لە ڕێگەی قانونەوە مافی خۆی وەربگرێتەوە چونکە ئەم هێزە چیتر هێزێکە ینی خاوەنددارەتی دیارە وەکو جاران نییە بڵێن کۆمەڵی میلیشیان و کۆمەڵی چەکدار نەنگاوێکیان ناوە و حکوومەتی عێراق لی بەرپرسنی هەست ناکەی ڕووە گەشەکەی بە نیزامیکردنی ئەم هێزە ئەوەیە کاتوانی بە یاسا مامەڵەیان لەگەڵا بکەی لە هەموو حەدەسێکی سیاسی کە ڕوو ئەدات بێگومان دیوی ئیجابی هەیە و دیوی سلبی هەیە من پێم وایە دیوە سلبیەکانی بە یاساییکردنی حەشدی شعبی زۆر زیاترە و گەورەترە لە دیوە ئیجابیەکانی بۆ ئێمە وەکو کورد ڕەنگە بۆ خەڵکی کە دیوی ئیجابی هەبێ بەڵام بۆ ئێمەی کورد پێم وانییە کە دیوی ئیجابی هەبێ چونکە ئێمە خۆمان خاوەن هێزێکی کاریگەرین کە هێزی پێشمەرگێ تا ئێستا نەتوانراوە بەو شێوەیە یاسایەکی بەو شێوەیە بۆ دەربکرێت بەڵام حەشدی شعبی ئەو یاسایی بۆ دەرئەکرێ جگە لەوە حەشدی شعبی لە ڕاستیە ئەتوانم بڵێم میلیشیا بووە بە یاسایی کراوە و ئەگەر بێت و سەیری ئەزمون و ئاسەواری کار و کردەوەکانی حەشدی شعبی بکەین کە لە فەلوجە و لە ڕۆمادی و لە هەندێک شوێن نواندویانە لەوێ وانێ زیاتر مەترسیەکەیمان بۆ دەرئەکەوێت چ زامنێک هەیە کە ئەو مەترسیانەی کە لەو شوێنە هەی بووەوە ئەو ئاسەوارە سلبیانەی کە لەوێ بەجێی هێشتووە بۆ ئێمەش بە هەمان شێوە بەجێ نەهێڵێ بە تایبەتی ئێمە لەو ناوچانە کە تا ئێستا پێیان ئەوترێن ناوچە کێشە لە سەرەکان واتە تا ئێستا ئێمە ئەو ناوچانە یەکلایی نەبووتەوانێ و مادەی سەوسل جێبەجێ نەکراوە بۆیە ئایا زامن چییە بۆ ئەوەی کە لە داهاتووە حکوومەتی ناوەند بە ئێمە بڵێت چۆن پێشمەرگە ناکشێتەوە لەو ناوچەیە لە کاتێکا کە بڵین ئەو ناوچانە بە ناوەکەیە کە لە دەستورا چەسپی و بە ناوچەی کێشە لەسەر چەسپێنراوە بۆیە لە ڕاستیە حەشدی شعبی مەترسیەکی گەورەیە ئێوە وەکو لیژنەی پێشمەرگە تا چەند ئاگاداری پێشێلکاریەکانی هەشتن دیارە ئێمە وەکو لیژنەی پێشمەرگە هەموو کەس ئەزانێت کە ئێستا لە هەرێمی کوردستانە پەرلەمانی کوردستان تەعتیل کراوە دوو ئەرکی سەرەکی کە هەمانە یاسادەرکردن و بە دوواداچوونە لە ڕووی یاسادەرکردنەوە مادەم پەرلەمان کۆبوونەوەی نەبێ ئەوە نەتوانراوە هیچ بکرێت لە ڕووی بە دوواداچوونەوە ئێمە لەسەر ئاستی شەخصی ئەتوانم بڵێم هەوڵەکانمان سڕ کردوێتەوانێ و پرۆسەی بە دوواداچوون ئەنجام ئەدەین ئەگەرچی ئێمە بە حکمی ئەوەی کە لیژنەیەکی هەستیارین وەکو لیژنەی پێشمەرگە ئەتوانم بڵێم یعنی زیاتر لە لیژنەکانی کە ئیشەکانمان ڕائەپەڕێنین ئەگەرچی لە ئاستی پێویستانە بەڵام بەهۆی تعتیلکردنی پەرلەمانەوە کارەکانی ئێمەش وەکو پێویست ناچێ بەڕێوە بۆیە من لە ئێستا ناتوانم وەکو لیژنەی پێشمەرگە دیکەی پەکخستنی پەرلەمانەوەیە لەم کاتانەیە لە کاتێکە کە بۆ نمونەت چەکدارانی هەشت پێشێلکاریەکەن پەرلەمان ناتوانێت هیچ چەنگاوێک بنێت و کوردیش دەستەوەستانە بێت لەوەی چۆن مامەڵیان لەگەڵا بکە ئەمەش دیوێکی سلبی و خراپی دیکەی پەکخستنی پەرلەمان نییە بێگومان یەکێکی تر لە مەترسیەکان ئەوەیە کە ئێمە لە ئێستا لە ناوخۆیان کێشەمان هەیە یەکێک لە مەترسیە گەورەکان ئەگەر ئەوانەی هەموو باسم کرد ڕەنگە بتوانین ڕوبەڕوو بینەوە ئەگەر ئیرادەیەک هەبێ بەڵام مەسلەی ناوخۆیی یەکێکە لە هەرە کێشە سەرەکیەکان کە ئەڵەی ناوخۆی بە تعتیلی پەرلەمانەوە بە ڕۆڵ نەبینینی موئەسساتەکانەوە ئەمانە کاریگەری سلبی ئەبێت بۆیە بۆ چارەسەرکردنوی هەر کێشەیەکی سیاسی کە هەمانە لە هەرێمی کوردستانە
ئەبێت بە زووترین کات پەرلەمان کارا بکرێتەوە چونکە ئاسەواری سلبی لەسەر هەموو بوارەکان بەجێهێشتووە ئەوە ژێشێکە لە مەترسیدارەکان کە تۆ مؤسسەیەکی شەرعید نەبێ لەوێوانێ بڕیار دەرچێت لەوێوانەیە قانونی بۆ دەرکرێت لەوێەوە بە دوواداچون بۆ کاروبارەکان بکەین بێگومان ئەوە یەکێکە لە مەترسیە گەورەکان کە ئەبێ دەسەڵاتی کوردی زۆر بەوردی و هەستیاری مامەڵەی لەگەڵا بکات. بەڵێ سوپاس دەکەم بێگومان دێمەوەلات کاک حەسەن گەربێ مەولای جەنابتان ینی باس لەوە کرێت خۆشت ئاماژت پێدا حەشتی شعبی سوپای بەدرە سەرایی سەلامە ئەسایبی ئەهلی حەقە سەرایی خۆراسانیە کۆمەڵێکی زۆر چەکداری خۆبەخشن ئێستا لیوایان بۆ کورد کردوێتەوە ینی لە خانەقین باس لە ژماری 1000 بەسەرەوەکرێ لە کەرکووک باس لە ژماری 1000 و 1500 کەس بەسەرەوەکرێ کە ئەبرێن لەوێ بەرامبەر ئەوەی گەنجێکە لە زانکۆ دەرچووە تەخەڕوجی کردووە هیچ کارێکی نییە ئەم 900,000 ملیۆنێکی ئەداتێ لە ناو حەشتی شعبیە وەکو دووبارەیەکەمەوە لە بەرنامی پێش من ئاماژەم پێدا ینی مەترسی ئەوە نییە کە ئەمانەش دیسانەوە ببن بە هێزە خەفیفەکانی جاران و دژی کورد بەکار بهێنرێنەوە ینی کورد باس لەوەکرێت حەشتی شعبی کۆمەڵێک چەکدار و هێزێکی بەهێزن ژمارەیەکی زۆرن و قسە زۆر لەسەرەوەیە کە هێزێکی زۆر زۆر بێبەزەین کە دێتە مەیدانی شەڕ گویان لە هیچ نییە کورد ئەبێت ڕوبە ڕووبوونەوە هەڵبژێرێ یاخود بە دیبلۆماسیەت و لە ڕێگەی کەناڵە جیاوازەکانەوە وە تۆ پێم بڵێ و کەناڵانە چین هەنگاو بنێت بۆ ئەوەی ینی بەر بە پێشێلکاریەکانی هەشت بگرێت. سەرەتا بۆ بەشی یەکەمی پرسیارەکەت لەو سنوورانەی کە خەڵک بۆ بە حەشتی شعبی حەقە دراسە هەبێ هەموو لایەنە سیاسیەکان لەو سنوورە هەن و بزان هۆکارەکان چین خەڵک بۆ بە حەشتی شعبی و بە سەدان ئەگەر بە هەزاران نەبێ و بەڕاستی ئەگەر معالەجەیشیان پێکرێ معالەجەی بکەن. من پێم خۆشە بۆ ئەوەی کە باست کرد هێزیان هەیە وانە من حەزەکەمە دێ لە قانونەکە بزانی ینی قانونەکە لایەنە خەتەرەکانی یان لایەنەکانی کە حەشتی شعبی گەورە ئەکاتەوە و نەکە ئەو لایەنەی کە کۆنتترۆلێک یاساکەم خوێندوەوە بەڵام دیسان بەسەر کوردە تێپەڕی و هەندێک لە کوردەکانیش دەنگیان مەسەلەن ئەڵێ هێزێکی هاوشان لەگەڵ هێزی قوای مسلحەی عێراقی یعنی وەکو ئەو مستەقل سربەخۆ ینی بەڵام ڕەتی هەیە بە قادی عامی قوات مسلحە سربەخۆیە بەڵام ڕەتی قادی عامی مسلحە لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانیش لە مەرجعیەتەوە بەڵێ بەشێکی تری ینی قەرارەکان لەکەی لە شوێ من کەتب کێشا بەژێرە ئەڵێ لە قیادە و هەیەی ئەرکان و سنووف و ئەلوێی مقاتل پێک دێت سنووف لە مەشات و مەدفعیە و دروع وەگرێتە حتا تایران دێش ینی بۆیانە تیاریان هەبێ یعنی هێزێکی سربەخۆی پۆشتا لە بڕێ قانون ڕێگەیدا هەموو سنووفێکیان هەبێ و لیوایان هەبێ و هەیە ئەرکانیان هەبێ وانە ئەمە شەرتی عسکەریەکان هەموو یانگرێتەوە قانون عسکەریەکان دوو شەرت نایانگرێتەوە العمر وەشەهادە بۆیە بەتەمەنن و ئەوانەشیانی تایەوەنە ئەوەی کە گرنگە لە قانونەکە کە تا ڕادێ کۆنتترۆلی تایە ئەگەر کار لەسەری ئەوەی کە مەرجی بڕوانامە و مەرجی تەمەنج ناگرێتەوە دیسان خاڵێکی ئیجابیە بۆ بەرژەوەندی ئەوانە بەڵێ منش قەزم بۆیە ناگرێتەوە یانی ئەوانە ئەوەی کە شتێکی کۆنتترۆلێکاوە لە تابع سیاسی و میلیشیایەکەی و مەذهبیەکەی وانەی دووری بخاتەوە ئەگەر تەبعاً ئینسان متەفاعلە لە هیچ قانونێک لە عێراق خۆی جێبەجێ بکە کەمە باسەکە معنایەوە نییە تەرەو قانون جێبەجێکی کە بۆ حەشتی شعبی ئەمان ئەلزامی پێوەکەن ئەساسا خۆی هێزەکەیەکی عقائیدیە ئەساسی هێزەکە ئەو قسانە هەموو ڕاستە ئەڵێ ارتباطی ئەوانەی بە حەشتی شعبی و ارتباطیان هەیە لە تشکیلاتی حەشتی شعبی ئیشەکەن دا أبرين لكافة الأطراف السياسية والحزبية والاجتماعية ولا يسمح بالعمل السياسي في صفوفه يعني كاك حسن كردواري الله توب بمدو عيالي يامين بله من قصير لسلواكم يعني وقع النكوادا يعني ولا شو هيك همو صلاحيات يعني الصنف ضباب مشتك يعني به اما يعني بودانا ونكابع جين بن يعني نظامي بن علاقه بين كانوا نبي ما ديك يعني ودرس كل الدستور ده يعني كدوا كابي حاجه شعبي مكونات شعب عراقي همو يتابع فعلا تياتي لشو هيك تركماني تيا مسعودي هند السنيه تيا وانا وكردي تيا لما دينو دستور أما فقرية كتير عليه إعادة انتشار وتوزيع أمهزاني حاج الشعبي لمحافظة كان صلاحيات قائد عام قوات مسلحة وبتنها باش يعني عندي فقرية تياي قانونك يعني امجار فقرية تياي أوان جيبجي كان جيش عراقي جيبجي كدوا يتم تعيين قائد الفرقة يعني قائد فرقة كان يبقى موافقين مجلس النواب به حسب ما شخصية دستور هيج قائد فرقة عراقي نك حاج الشعبي لو تي برلمان عراقي نهات ولا برلمان عراق متمانه وربقري يعني هيش قائد فرق زماني مالكي هيش قائد فرقي كنا ناد برلمان دقيق بوبدا بوي امان شر وكوانا بن رنگه ببرسي همو امانه چی مان پیاله رنگه بروين وسر برسيارك يعني اذان شمان پیاله لنا عراق لا نشي كان نيان طالب برين امر بيسني ام جيشه
لەبەر ئەوە ینی هەمویان لا شیعەکان باسەکەم هیچیان نانم مقتەدا سەدر تەسریحێکیدا وتی نابێ بەکاربێنن بۆ انتخابات دیارە بەناو حەجی شعبی و تەسریحیاندا ڕەنگە دەنگی زۆر بێنن ئەویان ڕەنگە ئەو فقریان داناوە کە تەدەخل سیاست نەکەن بۆ ئەوە بێ دووەم ئەخیرەکەی باسەکەم ئەسباب موجبە ینی بۆ دروست بۆ دانانی ئەم قانونە چێ بۆ دەرچوونی ئەم قانونە سەرەتاکەی و ئەخیرەکەی تەناو خوێنمەوە تكريما لكل من تطوع وأخيرا شيء تكريما لكل من ساهم في بذل دمه في الدفاع عن العراق من المتطوعين والحشد الشعبي والحشد العشائري وتحالي أما بوريز قرتنو هم خليك أبو واني كشش ديتواني يعني أبولا أنا كان أول شهادتي بو كرد كرد سنة كان نشون جلسة شيعة كان نيان تحفظ يعني به وضع يعني وايا أواني هي زكاة تصحيح ده وناتوان ضدي بوصل بانتخابات وشتبه وكالين كرد برأي من وەکو زۆر مەسەلە هەیە کە تەوجیهی نەبێ و شتیوان نەبێ دەنگی داوە بەعزێکی بۆ قانونەکە و قانونەکە تازە ڕۆیشت کە قانونەکە تازە ڕۆیشت بۆتە قانون پرسیارەکەەوە ماداوە بەعد دوای ئەوە کە بوو بە قسەکە ئەوەیە بەرامبەر چی ئەم دەنگە دراوە دەنگیاندا هیچ دیار نییە وەکو وتیان قسە لەسەرەوە کراکە تەنانەت سەرۆکی فراکسیۆنی پارتێک لە پارتە دیاری کراوەکان دڵیشی تەنگ بووە کە هەنگاوی شیعەکانی بینیوە دوایەوە ئەمان دەنگیان بە حەشدا و ئەوان مووقیفیان دەرکەوتووە چۆن بووە بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان سوپاس دەکەم کاک حەسەن کاک ڕۆڤگەربێمەوە لای جەنابەت دیسانەوە قسە لەسەر ئەوە کرێت کە چی ئەبێت چی بکرێت ینی قسە لەسەر ئەوە هەیە من دیسانەوە ڕۆمەوە سەرەوە پرسیارە وەڵامی تەواوم وەرنەگرتەوە ئەبێ پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان چی بکەن ئەبێت حکوومەتی هەرێم چی بکات چونکە تا ئێستا ینی نەمان بینیوە هەنگاوێکی چۆن بڵێ جددی و کاریگەر بنرێت کە بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری حەشدی شعبی و پێشێلکاریەکانی حەشدی شعبی لە هەرێمی کوردستان و لە خاکی کوردستان کەم بکاتەوە هەر ئەبینرێن و تەنانەت کاک حەسەنی شاگادارە وەکو خانەقینیەک ینی لە خانەقین من ینی هینم لایە لە خۆمەوە قسە ناکەم نەسرەدین سەعید سەرۆکی دەستی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان لە مانگی 4 2016 ئەڵێ ینی بەس کۆتایەکەیت بۆ خوێنمەوە تەنیا لە خانەقین لە ماوەی 2 ساڵدا ئەو واڵێ نزیکەی 3000 گەنجی کورد کراون بە حەشتی شعبی لیوایان بۆ دروست کراوە حکوومەتی هەرێم و پارتە سیاسیەکان زۆر بێباکن ینی زۆر ئاسایی ئەمەیان وەرگرتەوە تەنانەت من لیوایەکی وەزارەتی پێشمەرگە لە بەرنامەکەم ئاماژەی بەوەدا ئەڵێ ئێمە ئیمکانیەتی ئەوەمان نییە ئەمانە چۆن بڵێ احتیوا بکەین و لای خۆمان دایان مەزرێنین ئەبێت چی بکرێت بەدیل چیە نابێ حکوومەت بەدیلی هەبێ یان ئەمەش وەکو مەسەلەکانی تر دیسان پشتی لێکاتەوە گوێ لێنی بەڵێ لە ڕاستیە سەرەتا وەکو پارت و لایەنە سیاسەکان پێویستە لەسەر ئەم مەسەلەیە و ئەبعادی ئەم مەسەلەیە و خوتورەی ئەم مەسەلەیە یەکەڵێز بن و یەکڕیز بن و خطابی جیاواز تەسعید پێ نەکەن لە دام و دەستگاکانی ڕاگەیاندنەوە چکم دیارە وازەحە ئێستا حەشتی شعبی لانی کەم وەکو وتمان ئەوە ئەجێندایەک و استراتیژێکی تایبەتی یەقلیمی خۆی هەیە وشی لەسەرەکە جێبەجێیەکە زایدێنەوە مافی خۆیەتی کە بەڵێ مافی خۆیەتی بەڵام لەسەر مافی ئێمە نا ئەوە ئێستا گەورەترین کێشە تۆ بێ خۆت مافی خۆت بپارێزی ئەو نایە مافی تۆ بەسم لە خطورەکانە یعنی بۆی لایەنە سیاسەکان تەفەهومی ئەوە بکەن کە بزانن استراتیژی ئەم هێزە زۆر خەتەرە و ماڵوێرانێکی زۆر گەوری بەدواوەیە بە نیسبەت هەرێمی کوردستانەوە ئەوان ئێستا بە ڕێگریەکانیان لە نەگەڕانەوەی ئاوارەی سونە و ئاوارەی ئەتنیە جیاوازەکانی تر یعنی گەورەترین فشاری سوکانی و دیموگرافیان بۆ ئێمە دروست کردەوە بەڕاستی پاشانەوە نایڵن ئەو ناوچانەیەکەوە پێشمەرگە ڕزگاری کردووە ئاوادان بکرێتەوە پاشان تەسیریان لە هەندێک گروپ و لایەنی تر کردووە کە وەک خۆ داماژەت پێیا بەڕاستی ئەمان بە شێوازێکی با بڵین خۆفرۆشانە و جاشانە لە ناو حزب لە شنگال باسەواشی ڕێگریەکەن لە گەیشتنی هاوکاری ڕێکخراوە خێرخوازیەکان بڵێ بەڕاستی من باسی ئەو خوتورانم کرد بۆیە هەم لەسەر ئاسی هێزە سیاسەکان و هەم لەسەر ئاسی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە هەنگاوی جدی بنرێت یەکەم بەڕاستی بۆ ئەوەی ئیجماعێکی کوردی دروست بێت ئەبێ هەموو هێز و لایەنە سیاسیەکان بڕوای تۆ کەی ئەمە ئاکرێت پێت وایە بەنیاز من قەناعەتم وایە ئەم فشارانە ئەم خوتورانە ئەبێ وا بکات و هەستی مەسئولیات و ڕۆحی کوردستانی بوون و ڕۆحی نەتەوەیی ئەبێ وا لە هێزە کوردستانیەکان بکات کە هەمویان لە دەوری خطابێکی کوردستانیانەی نەتەوەییانە کۆ ببنەوە و ترس و خوتورەی ئەم شەڕخوازە بزانن ئەگەر نەیکەن چی ڕۆدا وەڵا ئەگەر نەیکەنی تر ئەوە مێژوو حکم هەیە بەڕاستی خۆ ئێمە ئەزمموی زۆرمان بینیوە لە ناو
بزافی ڕزگاری خوازی گەلانە کەنەیان توانیوە یەک بن چیان بەسەراتەوە لە ئاسی ببوورە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڕاستی پێویستە هەنگاوی جدی بنێ بۆ ئەم پرسە و بکەوێتە مخاتەبەیەکی جدی سیاسی دیبلۆماسیەوە لەگەڵ حکوومەتی عراقیە و ئەگەر نەبوو بەڕاستی ئەبێ فشاری ئیقلیمی و نێودەوڵەتی دروستکرێ بۆ ئەم پرسە و ئەگینا من پێم وانییە هێزی پێشمەرگەی کوردستان ئەوە نە لاواز بێ نەتوانێت بەرامبەر بە حشدی شعبی بوەستێتەوە هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا جگە لەوەی دەیان ساڵە مێژوویەکی هەیە لە ناو قسە لەسەرەوە نیە هێزی پێشمەرگە لاوازە یاخود بەهێزە چونکە هێزی پێشمەرگەی کوردستان بەشێکی داعشی تۆقاندووە داعشی لەناو بردووە کە بە دڕندەترین هێزی جگەلەوەی کە بەشێکە لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی تیرۆر و لە ناوبردنی داعش بەڕاستی بەڵام ستراتیژی ئەم هێژە ئەم هێزەوە خطابی سیاسی ئەم هێزە وازەحە کاکە یادگار بۆیە ئەبێ وێنەکە ڕوون بێ لای هێزە سیاسەکان و لای حکوومەتی هەرێمی کوردستانیش هەڵوێستی هەبێ هەروکو و هەڵوێستانی کە لە پێشووتردا ئاماژەمان پێ سەبارەت بە خوتورە و موعاشیراتی ئەم هێزە جێچەڵخواز زۆر سپاس دەکەم مامۆستا بورهان جەنابتان مەبەستمە وەکو یەکێتیەکەم پرسیارەتان لێ بکەم ینی قسە لەسەرەوە کرێکە داعش هات لایەنەکانی کۆنە کردەوە ئەوە زیرەکی لایەنەکان حکوومەتی هەرێم نەبێت کە ڕەنگەکە هێزی پێشمەرگەی کوردستان وەکو یەک جەستە مامەڵاکە بەبێ لە بەرچاوگرتنی لایەنی حزبی دیفاع لە هەموو کوردیەکە کار لە ئێستاە موچە نەمانی و موچە و پاشکەوت و یەک دنیا ئازار و معانات بەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستانات یان لایەنەکانی کۆنە کردەوە ئێستا مەترسی حەشتەیە لایەنەکانی کۆنە کردوێتەوە من ئەمەوێت لەسەر ئەنجام قسەم بۆ بکە یعنی ئەگەر لایەنەکان نەگەنەوە بڕوا و قەنەعەتەی کە ئەبێت یەکدەنگ و یەکهەڵوێستن لەسەر پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان نەک بەرژەوەندیە کەسی و حزبیەکان چی ڕوادات و بێ چاوەڕێی چی بکەین دڵنیاییەوە چاوەڕێکە و تۆقعکە باش نییە نەوە نەتیجەکانی باش نابێ و پێویستە ئەو مەسەلانە مەسەلە استراتیژیەکان ئەوەی کە پەیوەندی بە کوردستانەوە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە لە ناو هێزە کوردستانەکانی خۆمان و لە ناو هێزەکان پەیوەندی نێوان پارچەکانی تری کوردستان و لەگەڵ هێزەکانی تر ئەمەش کاریگەری هەیە بێ هەمووی چاکەین و لەگەڵ بە یەک دەنگ لەگەڵ عێراقا لەگەڵ دەرەوە و ئەبێ ئاگاداری ئەو وەزعبین و بۆ بەرنامەمان هەبێ و بەرنمەیەکی تێر و تەسەل هەبێ بۆ هەموو لایەک بەڕاستی ئێمە ئەگەر هات و قسە تەنها لەسەر یەک لای بکەین ناتوانین مافی خۆی بدەین چون کێشەکان ئەمە نییە من ئێستای خوێنمەوە لە پشت پەردەوە کە قسەکردن لەسەر حەجی شعبی هەیە و چیە و ئەوانەیە خۆ دیارە هەستەکەی لە پشت پەردەوە دیسان بەرژەوەندی حزبیە بێت خۆ دیارە وازحە ئەجندەی حزبەکان دیارە لە مۆزوعانە و باگراوندی هەیە و کێشەی هەیە مەسەن لەگەڵ هەندێکیان لە مێژووە پەیوەندی باشیە بۆ لەگەڵ هەندێکی ترانە باش نییە و ئەمە تەنها حەجی شعبی نییە پەیوەندی بە هێزە کوردستانەکانی ناو پارچەکانی تری کوردستانەوە هەیە و پێویست پەیوەندی با نێوان ینی باڵێ حزب سیاسەکانی کوردستانەوە هەیە ئەبێ هەموومانە چاک بکرێ و پەیوەندی بە هەرێمی کوردستان بە پەرلەمانەوەیە بە حکوومەتەوەی بە سوورەکەتی هەرێمەوەیە دەبێ هەموو ئەمانە ڕێک بخرێتەوە وەکو ملەتێک وەکو نەتەوەیەک ئێمە کار بکەین اینجا ئەو کاتە بەرامبەر بە حەجی شعبیێک هەڵوێستمانە بێ بەرامبەر بە تورکیاژێک هەڵوێستمانە بێ بەرامبەر بە عەرەبیژێک هەڵوێستمانە بێ بەگشتی بەرامبەر بە سونەش هەروە ئەبێ گرنگە ئەمانە بەڵام ئەگەر بێت و بەو شێوەیە کار بکەین هەرێکەمان لە سەنگەرا بین بۆ ئەوی تر ئەمە کارێکی خراپە و ئێستا ئێمە ینی حەجی شعبی ترسی بۆ هەموو کورد هەیە و لە کوردیشا ترسی بۆ ئەم ناوچەیە کەرکووک و خانەقین و ئەوانە دەبێ ئەمە خۆ معقول نییە خەڵکی ئەم دەبەرە بیر لەوە نەکاتەوە و ئەو کێشایە لە خورماتوو هەبوو لەگەڵ حەجی شعبیە ئەبێ دیسان نمونەیەکە ئێمە ترسمان لە حەجی شعبی هەیە مانایەوە بەڵام دەبێت تۆ بە ڕوئیەکی وازحە دەبێ بۆە دیدێکی ینی وازحتر دەبێت استراتیژیتر دەبێت بۆ نمونە کێشەیەک ئەبێت لە خورماتۆ کێشانە بۆ کێشەیەکی محلیە و کاریگەری هەبووە بەڵام ئێمە ئەسڵەن خورماتوو بە شارێکی کوردستانیە زانین کە بە شارێکی کوردستانیمان زانی بۆ ناڵێن شارێکی کوردی ئەڵێن شارێکی کوردستانیە لەبەر ئەوەی ئەزانی ئێمە زانین عەرەبی تایە تورکمانیشی تایە کەواتە پێویستە ئەوان تێبگەین ئەوان لە خاکی ئێمان و ئێمەیان پارێزین ئەبێ ئیطمئنان دروستکەین پەیوەندی ئەبێ دیسان بە عاتفێت تەعامل لەگەڵ ئەمە بکرێ ینی کاتێک ترەمپ هات دڵنیمان خواردنگەی ترەمپ و پیرۆزبایی لافتەی بۆ نووسرا و ئەم ناوی مناڵەکەی نا ترەمپ و زۆر بە عاتفە و مامەڵەیان کرد بەڵام ئێستا بریندارێکی هێزی پێشمەرگەی کوردستان ناتوانێت بچێتە ناو خاکی ئەمریکا وەگەر لەوێت چارەسەر بکرێت لە دوای هاتنە سەر حکمی ترەمپ دیسان ئەمەش مامەڵەیەکی عاتفیانە بوو یعنی بەهارخان خاڵێکی گرنگی وروژان بۆ پێشمەرگە کە چەندین ساڵە بەرگری لە هەموو تاکێکی عێراقی و کوردستانی ئەکات یاسایەک و قانونێک بوونی نییە بەڵام بۆ حەشت کە لە دوای داعشەوە لە دوای 2014 بە دیاریکراوی ئیتر لە 2015 خۆیان ڕێخستۆتەوە بە شێوەیەک لە شێوەکان
یاسای بۆ دانرێ هەست ناکەن ئێوەش لە ڕابردووەکو نوێنەرانی کورد لە بەغا و بەرپرسانی حکوومەتی هەرێمیش لە کوردستان کەم تەرخەم بوون بەرامبەر بە پێشمەرگە و دەستان هەبووە بە شێوەیەکی گەرنا ڕاستە و خۆش بێ لەوەی کە حەشت بێ بەو حەشتەی ئەمڕۆ جارێ حەشت تازەیە حەشت ئەوە 2 ساڵ نیوە دروست بووە ینی بوونی نەبووە لە سەردەمەی ئێمە و ئەو زمانە و باڵێن خولی دوو هەمووانە بەڵام ئەمەمانەیەوە نیە مەسلێک بڵێ کورد ئەگەر ینی هەموو ئەوەی کە مەسئولە لە هەروکە لەو جمگەی خۆیان مەسئولە لەو حەدەسانی کە ڕوئەدا و دەبێ هەموو بۆ تەماشای بکەینی وا تەماشا بکرێ کە ئێمە یەک جەستەمان هەیە و مەسئولیتمان هەیە بەرامبەر بە خاک بە نیشتمان بنەتەوە ئەمان بۆ هەمومان وایە و بۆ هەموو حزب سیاسیەکان وایە و دەبێ ئەم مەسئلانە بە بەرنامەوە و بە ئیرادەیەکی یەگرتووە چارەسەر بکرێ ئەگینا ینی مەسلەی تەنها حەشت نییە بڵێ خەتەر سبینی لەوانەیە حەشت ینی وەکوتم کی حەشت ناو خۆیان کێشەی هەیە لەگەڵ میلەت کێشەی ئەبێ لەگەڵ حکوومەتی خۆشە تەسەوڕکردنەوەی کێشەی بێت ناو خۆیشانە کێشیان هەبێ ئەمە مەسلەیەک نیە بەڵام تۆ بەرنامەی تۆ چییە بۆ ئەمانە ئێمە بۆ ناین لێوە دەست پێ بکەین جارێ هەرێمەکەی خۆمان ڕێک بخەین و ئەو کاتە لە بەرامبەر هەر هەمویان بەرامبەر ئەگەر خۆجێشی عراقیش بێمەوە خەتەرەمان بخۆ حەشت نەبوو سوپای عراق و کاتە هاتووە خانەقین و هاتە کەرکووک و تەدیی کردووە قواتی دژدە خۆ حەشت نەبوو ئەمە مەسلەیەک نابێ ئێمە بمانەوێ ینی خۆمانمانەوێ شتێک و تەپڵ لێدانی ئەم مەسئلەیە بەڕای من و زەنگ لێدان بۆ شەڕ و دروستبوونی ئەم کێشانە و گەورەکردنەوەی هیچ لە قازانی بەرژەوەندی هەرێمی کوردستان نیە پێویستە ئێستا بڕۆین مەسەلە داراییەکان چارەسەر بکەین و ژیانی خەڵک چارەسەر بکەین و بڕۆین مەسەلەی نەوت و ئەو مەسەلەیان چارەسەر بکەین بۆ ئەوەی کەوا ئێمە ینی باشە نازانم ئێمە چاوەڕێی ئەوین بۆ ینی هەر لە ئێستا واکەینە بیر لە واکەین و حەشت دوالیەکەینە لەبەرەوەی دوو تۆپ بۆ دوو کێشە لێوان پێشمەرگە بووە نەخیر ئەماکرێت بە عقڵانی چارەسەر کێشەکان مامۆستا بورهان بەهارخان دێمەوە لای جەنابتان ینی جەنابتان وەکو پەرلەمانتارێکی کوردستان جەنابتان وەکو بڕیاردەری لیژنەی پێشمەرگە جەنابتان وەکو ئەوەی کە نوێنەرایەتی کۆمەڵێک دەنگەکەن لە ناو کۆمەڵگەی کوردیدا پێتان وایە ئەبێ لایەنە سیاسەکان و حکوومەتی هەرێم چۆن مامەڵە بکە بۆ ئەوەی حەشت نەبێت بە مەترسیەک کە ناچار بن بەهێز مامەڵەی لەگەڵا بکەن گەورەترین فاکتەر بۆ ڕوبەڕووبوونەوەی حەشدی شعبی و هەر مەترسیەکی تر لەسەر هەرێمی کوردستان ئەوەیە کە نێوماڵی کورد لە نێوخۆدا ڕێک بخرێ دام و دەستگاکان ڕێک بخرێنەوە مؤسسات کارا بکرێ هەموو دامەزراوەکانی کە لە هەرێمی کوردستانە هەیە سەر لە نوێ بە شێوازێکدا بڕێژرێتەوانەیە کە ببێتە خاوەنی هێز و نفوز و بە شێوازێک کە یاساتیایە سەروەربێ و هەروەها گرنگترین خاڵ ئەوەیە کە ئێمە پێش ئەوەی کە هەر مەترسیەک ڕوومان تێ بکە هێزەکانی خۆمان بە هەمان شێوە ڕێک بخەینەوە و بە موئەسساتی بکەین ئەمە فاکتەرێکی زۆر گەورەیە و هەروەها ئەم کێشەیە کێشەیەکی سیاسی دەستوریە بۆیە ئەبێ لە ڕووە سیاسیەکەوە معالەجە بکرێت بە تەفاهم بە حیوار بە مشاوەرە لەگەڵ حکوومەتی ناوەندا کە وەکو مافێکی خۆمان وەکو مافێکی دەستوری لە ناوچە کێشە لەسەرەکان کە ئێستا مەسلەی حەشدی شعبی مەترسیەکەی بۆ ئێمە تەنها ئەوەیە بۆیە ئەبێت لە ڕووی دەستوریەوە بەو شێوازە چارەسەر بکرێ و خاڵێکی گرنگ کە حەزەکەم ئاماژەی پێ بەم لێرەیە ئێمە لە هەرێمی کوردستانە یاداشتێکی لێکگەیشتنمان هەیە لەگەڵ ئەمریکا لەگەڵ وەزارەتی بەرگری ئەمریکا یەشێک لەو خاڵانەی کە لەو یاداشتی لێگەیشتنا هاتووە باز لەوە ئەکات کە ئەو شوێنانەی دوای پرۆسی ئازادکردنی عێراق لەو خاڵان نووسراوە ئەڵێ لەو ڕۆژەی ئەم یاداشتی لێکگەیشتنە واژۆ ئەکرێت هێزەکان و هێزی پێشمەرگە و هێزەکانی تر بە لێکگەیشتن و بە مدەیەکی زەمانی کە حکوومەتی ناوەند دیاری ئەکات لەو ناوچانە ئەکشێنەوە لێرەوە ئێمە ئەتوانین ئەو یاداشتی لێکگەیشتنە لەگەڵ وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکایە کە خۆی وەکو یاداشتی لێگەیشتن لە نێوان هەرێمی کوردستانە ئەتوانین بیکەینە دەستکەوتێک بۆ خۆمان چونکە لەویا ئەو ناوچانەی کە پێش ئەوەی و هاوپەیمانێتی دژ بە داعش بۆ ئەوەی حەشت چارەسەر بکات ئەو یاداشتی لێگەیشتنە لەو ڕۆوە گرنگە هەرێمی کوردستانەوە ئەو یاداشتی لێگەیشتنە لەوەوە گرنگە کە ئەڵێ لەو ڕۆژەی کە ئەم یاداشتی لێگەیشتنە واژۆ ئەکرێت هێزەکان ئەکشێنەوە لەو ناوچانە کەواتە ئەوانەی پێشتر ئازادکراون وەکو بڵێ زمنن یاخود ناڕاستە و خۆ وتوێتی هێزی پێشمەرگە تایە ئەمێنێتەوە کەواتە ئێمە ئەتوانین ئەوە بکەینە خاڵێک بۆ ئەوەی کە ئیستیسماری بکەین و ئیستیفادەی لێ بکەین
زۆر سپاس دەکەم بەهارخان بەهار عەبدوڕەحمان بڕیاردەری لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان، مامۆستا بوران محەممەد پەرلەمانتاری پێشووی عێراق، کاگڕۆ ڕەباتی کارگێڕی لقی پارتی لە شاری سلێمانی، کاک حەسەن جیاد ئەندامی پێشووی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق. سوپاسی بەشداربوونتان دەکەم لە بەرنامە، سوپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانتان بەخشی. هیوادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان، پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان هیچ نەبێ گوێر لە کەسانی شارەزا و پسپۆر بگرن بۆ ئەوەی بەدەم خەمەکانەوە بچن بۆ ئەوەی وەکو نووسەرێک ئەڵێن نەبێت بە شێرپەنجەیەک خوا نەخواستە بەسەر جەستەی هەرێمی کوردستانە و چارەسەر نەکرێت. تا بەرنامەیەکی دیکە ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە جوان و ئەزیزە کە هەمیشە ماندوون لە پشتی کامێراکانەوە لە شاری سلێمانی هەولێر قبول بکەن. بەخوای گەورەتانە سپێرم و ماڵتان هەمیشە و هەردەم لەگەڵ کوردستانە ئاوەدان بێت. لە خۆشیدا.